خاوەنی چواردەشەیەتی بنە ماڵی خۆم ئەمەش وێنەی شەیدەکان بڕێنەکە چیرۆکی ڕووداوەکەمان بەبگەڕیتەوە چۆن بووە؟ کاپیتان ئێمە هەموو لە ژێرخانە بوون تر دوانی ڕۆکی لە ناو ژێرخانەکانە دەچوین بەرەو عەبابەیلێ تر لە عەبابەیلێ ماینەوە شەو تر بۆ بەیانیان بەڕێکەوتین بۆ ئێرە چۆن بوو ینی چەند کەسان شەهید بوون لەکوێ بوون؟ کەسمان شەهید بوون ئەوان لە ژێرخانەکەی خۆیانە شەهید بوون هیچ ماڵم جیا بوو ماڵم لە مەنتیقەیە بوو تۆ خۆت چیت بەسەر هاتووە؟ وەڵی من چیمان بەسەر ناتە بە دەرجەسەری بە داماوی تا گەشتم ئێرە ئەمڕۆ یادی کیمیابارانەکەی هەڵوێستە چییە؟ وەڵی ڕێزە کاڵی پێوە بینم پێم ناخۆشە حەزمەکرد زۆرترین بەرپرس و گەورە ئەم ڕۆژی ئەمان بەرز نەخەنایە و بەهات نایە سەردانی شاری هەڵەبجیان کردا ئەوتری عومەری خاوەر نزیکیەوە بوون وەڵی کاک عومەر لە بەرگای ماڵی باوکمان چێشتی بچێتە ژێرخانەکەی ماڵی باوکم بەدرگای کە ڕستمی لەگیرا ماڵی باوکی منە باشە لە دوای با بڵێن 36 ساڵ چیتان بۆ کراوە داواکاریتان بڵێن شت نەکراوە شت کراوە بەڵام زیاتری پێویستە زیاتری پێویستە خزمەتیان وەرجە بکرێت شتی بۆ کراوە بەڵام زیاتری پێویستە ڕۆژی ڕووداوەکە ئەوەی کە تۆ بینیت یا بینیت ما بێت چی بوو ینی چ شتێک زۆر ناخۆش لە منتیقەیە لە سەبەستە لە ئەشیاء کەوت هەمووی هاوارێکری هەمووی ئەگریا هەمووی دابڕابوو لە یەکتری هەبوو لە ژێرخانە جێما بوو هەبوو لە ماڵی خۆی لەگەڵ کەسوکارەکەی دابڕابوو کەسوکارەکەی تۆ گۆڕیان هەیە؟ تا ئیسەشی چیان نییە تا ئیسەش من عواڵم بەدوایە هەموو لە ژێرخانەکەی ماڵی باوکم خۆیانە تیاچوو باشە داواکاری چی ئەمڕۆ دەتەوێت چی بکرێت لە حکوومەتی هەرێم بەرپرسانی تێکراوە لە حکوومەتی عێراقیش و هەرێمی سەکەم هاوکاری شاری هاوقسە بکەن شی بۆ بکەن پرۆژە گەورەی بۆ بێنن خزمەتی ئەو نەخۆشانەمان بۆ بکەن کە نەخۆشی کیمیاباران لەسەر جێگە کەوتن پێویستیان بە مناعەتێ و پێویستیان بە هاوکاریە